پرسی زمان و ڕۆڵی زمان و پاراستنی زمان بەتایبەت لە ناوچە جێناکۆکان کە بەرکەوتنی ڕاستەوخۆیانێ لەگەڵ نەتەوەکانی تردا وەکو عەرەب وەکو تورکمان لەوێ دەژین ئەوان تەواو دەیانەوێت خۆیان بسەپێنن لەو ناوچانە ئێمە وەکو کورد دەتوانین چی بکەین چۆن زمانەکەی خۆمان بپارێزین میوانێکمان هەیە لە کەلارەوە لەگەڵمان دەبێ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خوێندکاری دکتۆرە شەڵا بە زووی تەواوێکە و بێفە دکتۆر لەو بوارەیە خوێندکاری دکتۆرە هەروەها مامۆستا لە زانکۆی گەرمیان سڵاو لێبێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ ینی گرفتی زمان بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی زمانە بێتەوە بەتایبەت لەوێ چین و ئێمە چۆن ئەتوانین زمانەکەمان پارێزین. بەڵێ بەیانیتان باش بەیانی بەرنامەی بەیانی باشتان باش بەیانی کورسات باش تەمان بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە کاریگەریەکانی زمانەکانی تر لە ناوچە جێناکۆکەکان لەسەر زمانی دایک تەعان بەڕوونی ئەبینرێت ئەگەر ئێمە لە ڕوانگەی زانستی زمانەوە سەیری پرسەکە بکەین تەعان چەندین کاریگەری جێ ئەهێڕێت لەسەر چۆنەڵی دانیشتوانی کوردی ئەو ناوچانە بۆ نمونە یەکێک لەو کاریگەریانە وا ئەکات ئاخێوەری کورد لەو ناوچانە تووشی دیاردەیەک بێت کە پێوترێ کۆدگۆڕین یعنی بۆ نمونە کۆد سویچین ئەمە لە ڕوانگەی زانستی زمانەوە کۆدگۆڕین بریتێ لە بەکارێنانی زاراوە و وشەی بیانی هاوکات لەگەڵ زمانەکەی خۆتە بۆ نمونە ئەمە یەکێکە لەو کاریگەریانە بۆ نمونە خاڵێکی تر بۆ نمونە مەسەن ئێمە دیاردەیەکمانەیە لە زمانە پێوترێ کۆد تێکەڵکردن کۆد میکسین ئەمە چییە؟ ئەمە بریتێ لەوەی کە تۆ دوو زمان لە یەک کاتە بەکاربێنی لە پرۆسەیە خاوتنا تامان کاریگەریەکان زۆر زۆرن ئێمە ئیساگەر لە ڕوانگەی زانستی زمانەوە سەیری ئەو کاریگەریانە بکەین کە زمانێکی تر لەسەر زمانی دایکەیەتی زۆر زۆرن بۆ نمونە یەکێک لەو کاریگەریانە بۆ نمونە تۆ مرۆڤ خاڵێکی سەرەکی لە مرۆڤ بریتێ لە بیرکردنەوە ئەندێشە ئەمە واکات تۆ ئەندێشەی کوردیانەت نەمێنێت بیرکردنەوەی کوردیانەت نەمێنێت زمانی تر ئەگەر کاریگەری لەسەر زمانی تۆ هەبێ بۆ نمونە مەسەلەن کولتوری ئەو نەتەوەی تر ئەو زمانی تر زاڵە بێ بەسەر تۆدا مەسەلەن خاڵێکی تر ئەبێتە هۆکاری ئەوەی کە شێوازی گۆکردن ئەوەی کە پێوترێ فۆنەتیک و فۆنۆلۆژی شێوازی کۆکردنی دەنگەکان هی زمانەکە کاریگەری لەسەر زمانی تۆکە تەمان خاڵی تر زۆر زۆرن بۆ نمونە ئێمە توێژنەوەمان کردو لەسەر ڕەوشی زمان لە بەدەر لە ناوچە جێناکۆکان ڕەوشی زمانی کوردی لە قوتابخانە ناحکومیەکانە ئەم کاریگەریانە هەمووی دەرکەوتون لەسەر خوێندکاری چۆنەڵی ئەوانی کە زمانی دایکیان زمانی کوردیە بەڵێ ینی کاریگەریەکان ڕاستەوخۆ دەرکەوتون لە سەریان ئەوەی کە تۆ باسە کرد ئەو دەستەواژە زانستیانە کۆدگۆڕین یان بەکارێنانی دەستەواژەی زمانەکانی تر بەڵێ بەڵێ بێ گومان کاریگەرەکە ڕاستە خۆی ینی بۆ نمونە ئێمە با درێژە بدەین ئەو کاریگەریانە بۆ منە ئێمە دیاردێکمانەیە پند و ئیدیم منە مەوێت تۆزێک ینی بەوردی لە ڕوانگەی زانستی زمانەوە قسە بکەین بەداتەوەمانە کەسێک کە لە خوێندنی ناحکومیە یان لە ناوچەکانی دەرەوەیە و بە زمانی شترە خوێنێ فەرەنگی ئاوازیەکەی بۆ وشە و زاراوە بۆ تێگەشتن و ئین کۆدکردن کۆدکردنەوەی پند و ئیدیەمەکان زۆر لاوازە بەڕاستی بەداخەوە بۆ منە مناڵێک ئێستا لە قوتابخانە ناحکومیەکانە بێیان ناوچەی جێناکۆکا بێ بە کاریگەری زمانی بیهانی وای لیا تۆ مەسەلەن پەندە کوردیەکان تێناگا ئیدیەمە کوردیەکان تێناگا تۆ پێی بڵێ زگدڕاو چاوپیس یا مەسەن بڵێ ئاگەر لە ماڵیان ناکرێتەوە ئەو لەم کۆدانە تێناگا بەداخەوە بەڕاستی ئەمە واکە زمانی دایکی کە زمانی یەکەمێتی کە ئەو زمانەیە زۆرترین ئەبێ بەکارێنانی هەبێ لە لای ئەودا کە زمانی زگماگیەتی زمانی نەتەوەیەتی بە تەواوەتی فەرەنگە ئاوازیەکەی لە ناو مێشکە لاواز ببێت بەڕاستی تەنها چەندین کاریگەری تریش لە ڕوانگەی زمانە بەڵێ باشە مامۆستا کەواتە ئەوەی کە دایکان و باوکان ئەڵێن زۆر جار بۆ ناڵێن ناڵەکانی مێژ گرفتیان نییە لە قوتابخانە حکوم با بڵێن
ناحکومیەکانە لێ فێری زمانی تریشە بن زمانە کوردەکەش خۆمان لە ماڵەوە هەوڵیان لەگەڵە ئاین فێریانەکەین یانیای فێرکردنی زمان هەر ئەوەیە کە بزانێ بڵێ کاروباری ڕۆژانەی بەڕێ بکە یانەوەی وەکو تۆتێ شارەزایی لە زمانەکەی خۆیە بێ شارەزایی زمانی دایکی بێ ینی ئەمەوە پرسیارەش بکەم لە کێوە لە چەند ساڵیەوە گرنگێمە زمانی تر فێری منداڵەکانمان بکەین و سەرەتا جارێ زمانی دایکیان فێر بکەین. تاان پرسیارەکە دوو بەش هەرتویان پەیوەندیان بەیەکەوەی من ئەیکەم بە یەک وەڵام توێژینەوەکان هەمە جۆرن ئەو توێژینەوانی کە لە بەردەستمانان هەمە جۆرن بەڵام زۆری نیان زۆرینی توێژینەوەکان لەسەر ئەو ڕایەن کە منداڵ لە قۆناغی باخچەی ساوایان تا قۆناغەکانی پۆلی ئەوەی کە ئێستا پێوترێ بنەڕەتی 1 و 2 3 پێویستە زمانی دایک بخوێنن بە هیچ جۆرێک نابێ زمانێکی تر بخوێنن بەدەر لە زمانی دایکیان. طبعاً من ئێستا گەرەتانەوێت هەر بە شێوەی توێژینەوە کۆمەڵە توێژینەوە ناخەمە ڕووبەڕاستی زۆر بە کورتی مەسەن بۆ نمونەیەکێک لەو زمانەوانانە ئیدواردز توێژینەوەیکی کردووە لەسەر مناڵانی دوو زمان لەگەڵ مناڵانی تاک زمان بۆی دەرکەوتۆ ڕێژەی IQ و زیرەکی مناڵانی تاک زمان زیاترە لە ئەوانەی کە لە پرۆسی پەروەردەی جووت زمانیانیان لە ناو کۆمەڵگەیەکی جووت زمانیان زمانەوانێکی تر سایر دیسانەوە بۆی دەرکەوتۆ کە زمانی مناڵی تاک زمان زیرەکترا. دوو توێژەر شۆشی ماهۆگان لە ژاپۆن توێژنەوەیان کردو لە نێوان مناڵانی ئەمریکی و ژاپۆنی لە نێوان 10 بۆ 11 ساڵیش یعنی ئەوە ئەمان زیاتریش ئەڵێن تەمەنێکی زیاتریش ئەڵێن بۆیان دەرکەوتۆ کە دیسانەوە ئەو منداڵانی کە تاک زمانن و لە پرۆسی پەروەردە و لە پرۆسی پەروەردەیان لە کۆمەڵگەیەکی تاک زمانان ڕێژەی زیرەکیان زیاترە کەواتە کۆی توێژینەوەکان لە ڕاستی ئەوە سەرمێن کە پێویستە منداڵ لە سەرەتادا بەتایبەت لە قۆناغی باخچە و پۆلەکانی بنەڕەتی سەرەتاییدا پێویستە زمانی دایکی بخوێنێت و هیچ زمانێکی تر نەخوێنێت باشە بەڵام لە قۆناغێکی دواترا بێگومان کاریگەرەکان ڕەنگە ئەرێنیش بن. مامۆستا دیاردەیەک دروست بۆ هەر بە پێ و دەرەنجامی توێژینەوەی و توێژەرە جیهانیانی کە باست کرد دیاردێکی لای خۆمان تەنابیشت بیستوتە بە دڵنیایەوە بۆ لە دایک و باوکەڵێ منداڵەکەی من تەمەنی 4 ساڵە زانێ بە ئینگلیزیش قسە بکە منداڵەکەی من 5 ساڵە زانێ ئینگلیزیەکی باش قسە بکە یعنی ئێمە پێوەرە بۆ زیرەکی مناڵەکە بێگومان یەکێک لەو تێڕوانینە هەڵانەی کە ئێمە هەمانن لەبارەی مەسەلەی زمانی ئینگلیزی و بریتە لەوەی بەدەر لە منداڵ مەسەلەن پێمان وایە ئەگەر ئێمە ئەگەر زمانی ئینگلیزی بەکاربێنینان ئەوەی کە پێ باسم کرد کۆت گۆڕین و کۆت تێکەڵکردنەکە لە زمانی ئینگلیزیا بەکاربێنینەوە ئاسی ڕۆشنبیری ئەمە بەرزە بەداخەوە بەڕاستی کەس مالاریمان لەوە نیە زمانی ئینگلیزی زمانی زانستە یان هەر زمانێکی تر کە بزانی تۆ کولتوریکی ترە زانیت بەڵام لە ڕاستیە بە هیچ جۆرێک ئەو بۆچوونە لە ڕوانگەی زانستی زمانەوە ڕاست نییە منداڵی تەمەەن 4 ساڵ پێویستە تەنها زمانی دایکی بخوێنێ و پەروەردە بکرێت لەسەر زمانی دایکی پاشان لە قۆناغەکانی دواتردا هیچ کێشەیەکی نابێت ئەگە زمانێکی تر بخوێنێت چکار لە ڕوانگەی زانستی زمانیشەوە بەڕاستی و لە ڕوانگەی زانستی نیۆرۆلۆژی و ئیستۆلۆژی و شانەناسی و بڵێن دەمارناسیشەوە بەڕاستی بە پێ و وێنانی کە بە ئامێری مەسەن FMRI و PAT و ئەمانە مەسەن ئامێری پۆسیترۆن و ئەوانە گیراون مێشکی منداڵ زمانی دووەم کاریگەری نەرێنی لەسەر مێشکی منداڵ ئابێت بە تایبەت ئەو ناوچانەی کە پێوەستن بە زمانە و لای چەپ کە بریتین لە ناوچەکانی وێرنیکا و برۆنەکە و چەند ناوچەیەکی تریش کە بەرپرسن لە زمان بۆیە لە ڕاستیە لە ڕوانگەی زانستی وەگەر تۆ پرسیارەکەی تۆ مەبەستە ئەوە بێ نەخێر زمانێکی تر لە قۆناغێکی سەرەتایی بۆ منداڵ بە هیچ جۆرێک تەندروست نییە و باش نییە تا قۆناغێکی دواتر بە تەواوەتی زمانەکەی خۆی بەدەستێنا و پرۆسی کە پێوترێ اقتصابی لغە زمان بەدەستێنان language acquisition بە تەواوەتی زمانەکەی خۆی بەدەستێنا و لە دوای قۆناغی 4 ساڵەوە چوە پرۆسی پەروەردەیش زمانی دایکی خۆی خوێند دواتر بۆکسەکانی مێشکی هەمووی ئامادە بن بۆ فێربوونی زمانێکی تر ئەو کاتی هیچ کێشەیەکی نییە بەڵام تۆ ناکرێت لە ڕاستیە لە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ بیخیتە بەر زمانێکی تر کەواتاوەکو دوا پرسیار مامۆسا ئێمە چی بکەین بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان ینی قسەی تۆ چییە چۆن وا بکەین کە ئێمە زمانەکەمان بەرەو کەم لاوازی و کەمبوونەوە نەچێ بە تایبەت لەو ناوچانە
بەڕاستی ئەم پرسیارە تۆزێک چۆنەڵێ پەیوەندی بە دەرەوەی زمانەوە هەیە لە ڕاستی ئەگەر ڕازگۆم لەگەڵتانە خاڵی هەرە سەرەکی پەرەپێدانی زمانی نەتەوایەتیان زمانی زگماکیان زمانی دایک بۆ منداڵ و بۆ غێرە منداڵیش لە ڕاستیا بۆ کۆمەڵگە بەگشتی بریتێ لە پەروەردە پرۆسی پەروەردە کۆڵەکەیکی سەرەکی دەوڵەمەندکردنی زمان پاراستنی زمان هێشتنەوەی زمانە بەڕاستی بۆی پێویستە یعنی حکوومەت پشگیری کەرتی پەروەردە بکات لەو ناوچانە بەڕاستی بەداخەوە ئامارەکان خراپن لەو ناوچانە مەسەن ئێمە شاری خانەقین وەربگرین بە درێژایی مێژوو لە ئامارەکان 1940 تا 2007 کەلامانن هەمیشە سەر و 1970 دانیشتوانەکەی کورد بووە بەڵام بەداخەوە لە ڕاستیە لە دوای ئەو کێشە سیاسیانی کە ڕوویان داوە لەو ناوچانە و دەسەڵاتی کوردی لەو ناوچانە کەم بوونەتەوەیان نەماون بەداخەوە بێگومان پاشەکشەی زمانی کوردیشەکەەوە تا پەیوەندیکی ڕاستەوانە و چۆنەڵی دووسەرە لە نێوان دەسەڵات و سیاست و پلان و استراتیژی حکوومەت و دەوڵەت هەیە لەگەڵ گەشەکردنی زماندا بۆ مەبەستش پەروەردە بەڕاستی پێویستە دەوڵەت و دەستگاکان پشگیریکی تەواوی کەرتی پەروەردە بکەن بەکردنەوەی خوێندنگەی کوردی باخچەی کوردی وەش زیادکردنی ژمارەی ئەوانە بەڕاستی خاڵێکی تر کە زۆر گرنگە بریتێ لە ڕاگەیاندن ئەم بەرنامەی جەنابتان هەوڵێکە یعنی بۆ نمونە پێویستە لە ڕاستیە ڕاگەاندن بکرێتە خزمەتی ئەوەی کە ئەم پرسە بور و ژێنرێت و بکرێت بە ڕایگشتی و بکرێت بە پرسێک کە چۆنەڵی ڕایگشتی لەسەر بور و ژێنرێت پێویستە لە ڕاگەاندندا گرنگی بە پرسەکە بدرێت تەمان وەکو وتمان پەروەردە و ڕاگەاندن دوو کۆڵەکەی سەرەکین بەڕاستی ئەمیش هەرتویان ئیشتی دەستگاین بەڕاستی پێویستە حکوومەت پشگیری ئەو لایەنانە بکات بۆی کە زمانی دایک لە برەوە بێت و پاشەکشە نەکات بەڕاستی بەڕێز عومەر ئەحمەد مامۆستا لە زانکۆی گەرمیان خوێندکاری دکتۆرە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە لەگەڵمان بووی